بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، ئەم کاتتان باش. لە بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی تەندروستی لە خزمەتتانین، بەو هیوایەی کە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بێت. بەڕێزان، تاقیقاتێک کرابوو لەسەر سووە تەغزیە، لەسەر خۆراکیگەر و هەروەها لەسەر ویتامینەکان. دیارە مؤسسەیەکی گەورە کە ئەم تاقیقاتاکات لە سەتحی دنیا هەر برزیلە. هەر بۆنەوە دیارە ئەم هەفتە چەند تاقیقێکیان داوە دەرەوە. خۆ ئەیتوانیت جیا لەوەی کە ئەوان زەحمەتیان کێشاگە لەباری علمیەکەیشیە و ئەمانتوانی لەسەری قسە بکەین وەکو ئاخرین دەستاوردگەرێکە لە علمی تەغزیە، زۆر یا کەم مەسرفکردنی ویتامینەکان لەو بوارانە و ئێمە بەرنامەکە تەرخانکەین بۆ ئەو دەستکەوتانەی کە ئەوان بەدەستیان هاوردووە لەم تاقیقاتە تازە. بەڵام وا سەلاحماندی کە ئەسم لەسەر سووە تەغزیە ئێمە بین ئەم بەرنامە تەرخانکەین کە سووە تەغزیە چییە، لە چیەوە تێ ئایا نیشانەی هەیە یا نیشانەی نییە. تر ئەم بەرنامانە لەسەر سووە تەغزیە دەستنیشان کرد. سووە تەغزیەش تەقریبەن دیارە نەخۆشیە، بەڵام وەکو نەخۆشیگەرێکی تر نییە. ئەو نەخۆشیەکان کە ئەوە ناو نەخۆشیە کەس دوای ئەوەی کە نیشانەکانی چۆن خۆی نیشانەدات، ئایا بە ئازمایش بە ڕێگەگەرێکی تر دەستنیشان نەگرگێت، تەشخیصە درگێ و دوای ئەوانیشە چارەسەرکردنەکەیە. ئەو شێوە نییە، بەڵام هەوڵمان داوە کە لەم بەرنامە ئێمە تەقریبەن هەر لەو چوارچێوە بینە خوارەوە، یعنی چوارچێوەکەمان وا دیاری کردووە کە سووە تەغزیە نیشانەکانی و چۆن ئەتوانین چارەسەری بکەین، یا ئایا ڕێگەی چارەسەری هەیە. کە من هەر لێرەوە ئەو چوارچێوەی کە بۆ ئەم بەرنامە ئێوە خۆشەویستان دیاریمان کردووە پێشکەشتان یەکەم. سووە تەغزیە ئەگەر ئێمە حسابی کەین زۆرتر لەو بوارانە بەکارتێت کە کەسێ بەهۆی ئەوەی کە مەوادێکی مغەزی ئەو مەوادەی خۆراکیە بە حەدێکی کەم گەیبە لەشی، لەو بوارەوەی ژنەوە سووە تەغزیەیە. بەڵام علمی تەغزیە خۆی پێچەوانەکەیشی هەر بە سووە تەغزیە دانێت، یعنی کەسانێک کە زیارڕەویەکەن، ڕژیم غەزاییکی متعادڵیان نییە، ئەوەیش حتا بە سووە تەغزیە دائەنێت. بەڵام بڵێ وایە ئەوەی کە زۆرتر باوە ئەو سووە تەغزیەسە کە وا خۆی نیشانەدات کە ئەمە حاڵەتێکە کە ئەتوانێت بە دابەزینی کێش وەزن بێتە خوارەوە خۆی نیشان بدات. پس ئەوڵ شتێکە ئێمە بزانین ئەمە نەخۆشیە. سووە تەغزیە یانە جزء و حاڵەت نییە، وەکو نەخۆشی دەسە بە یەکێک لەو نەخۆشیانەسە کاتێکیش توش ئەبێت یا زمانێک ئێمە ئەزانین کەسی تووشی سووە تەغزیە بوو کە ئەو ڕژیم غەزاییە کە ئەیخوات مقادیرێکی مناسب، ئەنازەگەرێکی مناسب لەو مەوادەی کە ئەبێت هەبێت، قەنە، چەوریە، پرۆتئینە، ویتامینە لەخۆ نەگرێت. بۆیە لەو حاڵەتەیەژن ئەمە سووە تەغزیەست. بسڵاحەکەر معادڵی کەم خواردنە، سووک خواردنە ئەتوانین ئەوە بڵێن، بەڵام خۆ ئەو کەلیمەکە لای خۆمان باوە هەر ئەو کەلیمەی سووە تەغزیەسە. پس ئەگەر مواد مغەزی لەلایەن لەشەوە بە ئەنازەی کافی جەزب نەکردێت، ئەوە یەکێک لە ناوەکانە یا علائمێکە کە بۆ نەخۆشی سووە تەغزیە ناوی لێبەرگێت. دیارە ئەگەر مەوادەکەی زیاد لە حەد وارد بێ، ئێمە وتمان ئەوەش ئەتوانێت جزء و نەخۆشیگەر دەستەبەنی بکرێت. بەڵام نیشانەکانی چین، یعنی ئەوەی کە بە نیشانەی سووە تەغزیە ناوەبرگێ، ئەو نیشانەگەرە چۆن ئەتوانێت بێت. ئەو ئەڵێن کە ئەگەر 5 تا 10% لە کێشی وەزن لە 3 تا 6 مانگ دابەزێت، ئەوە ئەڵێن حاڵەتێکە لە سووە تەغزیە. بۆ نمونەی سێمە ئەگەر کەلیمەیەکی ڕاحەتە، یعنی ئەگەر 100 مەبنا بگرین، ئەگەر کەسی بۆ نمونە 100 کیلو بێت، 3 تا 6%، ئەگەر 5 تا 10% ببورن لە 6 مانگە دابەزێ، 3 تا 6 مانگ
بۆ نمونە ئێمە پەنجەکەی حەساوکەین یانێ لە 3 مانگە ئەوێتە 95 کیلو. ئەگەر بۆ کەسێکە 50 کیلو بێت ئەمە تر نیمە بێتەوە، یانێ ئەوێتە 5 کیلو لە 3 مانگەدا بەزوێ، یانێ لە 3 مانگە گەرە و کەسە هەستکات وەزنی بووگە بە 45 کیلو لە 50 کیلووە و ئەوە ئەڵێن سووە تەغزیە بووە. بەڵام سووە تەغزیە هیچ یانە لە حاڵەتێکە هەیە کە تۆ هیچ کارێکت نەکرد، چۆن نە ڕژیم غەزایی تایبەتێکت گرتووە بۆ ئەوەی کە کێشت دابەزێ، نە وەرزش و حرەکەتگەرێکی سەنگینت کردە وەکو دەرچوون، وەکو پیادەڕەویگەرێکی توولانی درێژماوە کە کێشت دابەزێ. ئەگەر لە حاڵەتێکە کە هیچ کام لەمانە نییە، جارێکی تر ئەیژم ئەو دەرسەدەی کە ئەو دەرەجەی کە دیاریان کردووە 5 تا 10% بە ماوەی 3 تا 6 مانگ، ئەگەر کەسێک کێشیاتە خوارەوە ئەتوانێت یەکێک لە نیشانەکانی نەخۆشی بێت. بینەرانی خۆشەویست، من هەر لێرە ئەگەر زیایەکی ئیزافە بکەم ئەوەیە کە فقط ئەمە نییە، بازێ لە نەخۆشینگەریش هەند کە نەخۆشیگەر درێژخایەن ئەتوانێت کێش بێرێتە خوارەوە، یانە وەزن کەم کە ئەو کەسە لە توول ئەو نەخۆشیە. بەڵام من بەرنامە لەسەر سووە تەغزیەست. یەکێک لە میزانگەری تر کە هەیە و ئێمە ئەتوانین کەڵکی لێ وەربگرین بۆ ئەوەی کە بزانین کەسێک یا خۆمان تووشی سووە تەغزیە ئەبینیانە، معیارێکە کە بە شاخص توودەی بەدەنی ئەناسرێت BMI، کە ئەوە هەمومان تەلەفۆنمان هەیە، تەلەفۆنەکانیشمان هوشمەندە. ئەگەر سرچێکین کە بنووسین BMI، من وەزانم بە فارسیش یا بە کوردی حروف ئەلفباکەش بنووسین، ئەوە ئەیتێرێت جەدوەلێکە پێمان یەدات، ئیتر ئەو جەدوەلە داوای بازشتەکات، باڵات چەندێکە، کێشت چەندێکە. لە بازێک لەو جەدوەلگەرەکە زۆرتر دەقیقەن تەمەنیشی گەرەکە، بەڵام معموڵەن ئەوەیە نابێت بۆ حسێبیەکە. وەکتی حسێبیشی کرد جوابێکت پێداتەوە کە بۆ نمونە ئەگەر زۆرتر لەو ئەنازە میزانە بیت، ئەڵێت مەسەڵەن ئەوە کیلو تۆ هایتە سەر ئەو معیارە تەبیعیە، وە پێچەوانەکەیشی هەیە. پێچەوانەکەی ئەوەیە کە 5 تا 10% زۆرە. ئەگەر لەو حاڵەتە وەزن لە خوارتر لەو میزان تەبیعیە بێت، ئەو نیشانەدات و پێمان ئەڵێ کە حاڵەتگەر یا وەکو ئەوەی کە ئاگاداری هۆشدارێکە دات کە احتماڵی هەیە تووشی سووە تەغزیە ببیت. ئەوەیە کە لەو حاڵەتیشە ئێمە ئەبێت بە سەرنج بدەین. بەڵام عەلایەم و نیشانەکانی فقط ئەمانە نین، یانێ ئەو عەلایەم و نیشانە کە هەن فقط ئەوانە نین، یانێ ئەو کەسە جیا لەوەی تووشی ئاڵوگۆڕە بێت لە وەزنە، تەمایلیشی نامێنێ بە خواردن و هەروەها بە نوۆشین، بۆ نمونە مایعاتیش یا ئاو خواردن، ئەمانە هیچ تەمایلێکی نامێنێت وەکو پێشتر. دەتوانین بڵین ئیشتهای کەمە بێتەوە یا ئیشتهای نامێنێت، ئەو یەکێک لە نیشانەکانە. لە نیشانەگەر سووە تەغزیە بەردەوام ئەو کەسە هەست بە ماندوویەتیەکات. یەکێکتر لە نیشانەکانی زەعفە، یانێ ئەتوانێت تووشی زەعف بێت، بۆ نمونە تووشی سەرەگیەجە بێت، هێز و ئەنەرژی کەمەوە بێتەوە، نەخۆشیگەرێکی مکەڕەڕ و توولانی و ئەوەیە کە نەخۆشەکەوێت چاکە بێت و دیسان نەخۆشەکەوێت، و ئەوەی کە چاکبوونەوەکەی تەندروستیەکەی بەرەو تەندروستی ڕۆشنەکەی زۆر بە تەخیرەکەوێت. ئەوانە لە نیشانەکانیە. دیارە لە مناڵانە ئەوە ئەتوانێت خۆی وان نیشان بدات کە ئەبینین کە ڕشتە، چون تەمەنی منداڵی تەمەنی ڕشتە، خەلەل دروست بوو بە یانێ لە گەشەکردن یا چە لە باڵا چە لە کێشە، ئەبینین ئەو کەسە خەلەلی هەیە ئەو مناڵە. یا برینە، ئەگەر لە برین کەسانێکە سووە تەغزیان هەیە، ئەگەر شوێنێک لە لەشیان تووشی برین بێت، ئەو برینە دێر چاکە بێتەوە لە چاو کەسانێکە سووە تەغزیان نییە. تەمەرکوزکردن کەمە بێتەوە، ئەو کەسە هەست دەکات کە هەمیشە سەرمایە، تووشی سەرماس و لەرزی هەیە، لەسەر خۆڵقوخۆیش کەمێک ئەسەر دانێت، ئەتوانێت لە کەسێک بێت عەسەبانی بێت، زوو لە حاڵەتی تەبیعی دەرچێ، یا ئەوەی کە خۆڵقوخۆی بەرەولای ئەفسوردگی و خەموکیش ببات. ئایا لازمە کە سەردانی پزیشک بکات، یا ئەتوانین بڵێن کە چە کاتی سەردانی پزیشک بکات؟
بەڵێ ئەمە لازمە کە حتممە ئەگەر کەسێک تووشی سووە تەغزیە بوو و سەرچاوەکەشی معلوم نەبوو حتممە ئەبێت سەردانی پزیشکە هەر بەو نسبەتە کە وتمان ئەگەر لە 3 تا 6 مانگە ئەو دابەزین کێشە ئەو هاتنە خوارەوەی وەزنە درێژەی بوو ئەوە یەکێک لەو نیشانەگرێتە کە بێ سەردانی پزیشکە معموڵەن سەردانی پزیشکی عمومیشەکەن دواتر ئەگەر ئەو پزیشکە خۆی تەشخیسەکەی وا بوو کە ئەو کەسە سووە تەغزیەی هەیە ئەینێرێ بۆ لای متەخەسیسێکی تەغزیە یا ئەو نیشانەکان تر کە وتمان تەمەرکوز کەمە بێتەوە هەست بە زەعفەکات سەرەی گێجە ماندوویەتی ئەمانە هەر کام لەو نیشانەگەرە بوو ئیسە لە خۆمانە یا لە کەسێک کە دەوروبەرمان بوو ئەمانە نیشانەگەرێکن کە ئەو کەسە ئەبێت سەردانی پزیشکی عمومی بکات معموڵەن بۆ سووە تەغزیە ئێمە دوو دەسە مان هەیە کە زۆرتر تووشیە بن یەکێ مناڵانن یەکێ گەورە ساڵانن ئەو گەورە ساڵانە کەسانێک کە تەمەنیەکیان تەمەنەکان بۆ نمونە لە تەمەنی 40 تا 65 سەروی 70 ساڵ 75 ساڵ معموڵەن ئەڵێن کە سەروی 70 ساڵ یا بە ساڵاچوان ئەوانە ئەڵێن کە هاتنە خوارەوەی وەزن تەبیعیە لە حاڵەتێکە وان نییە یعنی هەیە بەڵام نابێت مەحسوس بێت نابێت زۆر بێت وە کۆنتڕۆلیش ئەبێت دیارە لە مناڵانیشە فەرقی هەیە ئەوەی تر لە گەشەکردنیە لە ڕشتیە خەلەلگەری دروستە بێت ئەبێت چاودێری بکرگێ یا بۆ نمونە ئەگەر دایکێک دووگیانە باردارە ئەبێت مەوادێکە لازمە ئیسە چە مکەمڵە چە مەوادگەر غەزاییە حتممە بە تەور میزانێکی مناسب ئەو کەسە دەریافتی کات پزیشک چیەکە ئەگەر باشە کەسێک ئەو حاڵەتکەریە بوو چوو لای پزیشک چیەکە پزیشک معموڵەن ئەوڵ کارێکەکە قەد و وەزن ئەنازەگیریەکات پرسیارەکات پیشینەگەر خانەوادگی پرسیارەکات شاید لەسەر بازێ لە نەخۆشیگەر نیشانەگەر پرسیارکات ئەوەیە ئاڵگۆڕ لە ئیشتیهال لە هاتنە خوارەوەی وەزن ئەمانە ئەگەر بزانێ ئەو ئێتر ئرجاعتان نات بە متەخەسیسکەر دیکە یا بۆ متەخەسیسێکی تەغزیە چه کەسانێک لە مەترسیە هەن یعنی ئەوانەی کە هانە مەترسی تووشبوون بە سووە تەغزیە ببورن چه کەسانێکن ئەمە ئەتوانێت لە هەموو شوێنێک و لە هەموو تەمەنێکە بێت دیارە ئێمە بەجیا ئەوانەی کە زۆرتر هانە مەترسیە ئەتوانێت ببێت بۆ نمونە لە وڵاتێکی وەکو بریتانیا ئینگلیستان لە ئینگلیسە کە بە وڵاتگەرێکی تەوسعە یافتە ئەناسرێت لەوێ ملیۆنها کەس هەن کە تووشی ئەم سووە تەغزیە هەن ئیسە شاید کەسێ بڵێ باشە وایە ئێنە تەوسعە یافتە حتممە پێچەوانەکەی یانێ بەهۆی ئەوەی کە زیاخۆریەکەن بەڵام بەڵکو بەهۆی ئەوەسە کە سووە تەغزیە یانی کێشیان هاتووەتە خوارە و دیارە ئەو سووە تەغزیشیانە هەیە کە نەخۆشیگەرێکە قەڵەون وەزنیان هاتە سەرەوە بەڵام ئەو سووە تەغزیەیە کە وتمان لە ئینگلیستانە هەیە بەهۆی لە خوارەوەبوونی وەزنە یعنی ئەوە نییە کە بەستێکی بێت وڵاتێک یا لە وڵاتێکی ترە بەڵام ئەو کەسانێک کە ئەتوانن کاندید بن یا مستعدن بۆ تووشبوون بە سووە تەغزیە ئەوانن کە نەخۆشیگەریان هەیە بەتایبەت ئەو نەخۆشیگەرە لە دەستگای گوارشە بۆ نمونە یەکێک لەو ناخۆشیگەرە نەخۆشی کوڵۆنە یا ئەو ئیلتیابەی کە لە ڕێخۆڵەی گەورە دروستە بێت ئەوە خۆی یەکێک لەو هۆکارانەسەکە ئەو کەسە تووشی سووە تەغزیە بێت ئەوبەتە لەم حاڵەتە وەزن دێتە خوارەوە یا کەسانێک کە دیسفاژیان هەیە دیسفاژی ئەوانێک کە مشکڵاتێکیان هەیە ئیساتوانێت تەبیعی بێ یا بە هۆکاری تەبعی مەبەستم مادرزادیە یا بە هۆکارگەرێکی تر بێ دیسفاژی بەوایژن ئەگەر لە قوتدانە هەر مشکڵێک بێ ئەوە ئەڵێن دیسفاژی دیارە خواردنیش لە ڕێگەی قوتدانە ئەوەیەکە یەکێک لەو حاڵەتانەی کە ئەتوانێت سووە تەغزیە دروستکە هەر ئەو دیسفازیەسە لەباری ئیجتماعی و کۆمەڵایەتی ئەو کەسانە مەعموڵەن کەسانێکی منزەوی ئەوانیشە تووشە بن کەسانێکە لە کۆمەڵگا خۆیان دوورەگرن یا تەحەڕوکیان مەحدودە دیارە جیا لەمانیشە وەزعیەتی اقتصادیش
دەورە گێڕێ معموڵەن کەسانێکە خانوارگەرێکە باری اقتصادی و داراییەکەیان هە لە خوارەوە ئەو مەوەردەی سووە تەغزیە لەوانە مشاهدا کردێت. بۆ ئەوانەی کەسانێک کە سەروی 65 ساڵن شارەمان کرد کە هاتنە خوارەوەی وەزن ئەوە نییە کە حتمیە 100% پێشی پێ گیرگێت ئەتوانن بە تەشویقکردن و ئەوەی کە حتممە بزانین مایعات بە تایبەت مایعات بۆ کەسانە چونکە کەسانێکە دەست بە ساڵات چوون جیا لە تەغزیە خواردن ئەبێت حتممە وەزعیەتی مایعاتی بەدەنیشیان بەڕەسی بکرێت. ئایا دەرمانی هەیە؟ خۆب دەرمانی هەیە، دەرمانەکان ئەتوانێت هەم وەکو نوسخە بێت یانێت لە ژێر چاودێری دوکترە بێت یا مەتوانێت کەسێک خۆی دەستکا بە دەرمانی ئەوە یەکە حتممە ئەو غەزاگەرێکە ئەهورگێت وەزعیەتی بەڕەسی بکرێت کە حتممە بێ کالۆری بێت جیا لە کالۆری پرۆتوینە. ئەگەر بۆ پرۆتوینیش وەزعیەتەکە حسابکەین خۆی دیارە زۆرتر لە گۆشتی سوورە هەیە، بەڵام ئەنازەگەرێکتر مناسب لە گۆشتی سپیشە هەیە وەکو ماسی و مریشک و ئەوانە جیا لەمانیشە بەهۆی گرانیەکەیشە بنیام خۆ ئەبێت جێگوزینێکی بۆ بدۆزیتەوە. ئەوەی کە ئەڵێن پێ حبوبات لە لوبیا لە نۆکە لەوانیشە کە هەن ئەو دانەوێڵەگەرە بڵێن پرۆتین هەیە. یعنی ئەگەر کەسێک بۆ نمونە باری داراییەکەی وەزعیەتی خانوارەکەی ئابوووریەکەی اقتصادیەکەی دەرامەت لە خوارەوە بێت ئەتوانێت ئەو نابێت ئەوە چاوپۆشی بکرێت لە ئەوەی کە پرۆتین مەصرف نەکە. بۆیە یەکێک لەو جایگوزینگەرەکە بۆ گۆشت ئەو دانەوێڵەگەرەسە وەکو لوبیا بەتایبەت لوبیا لە هەمویان ڕێژەی پرۆتینەکەی ها لە سەرترەوە دواتر ئەویشە باخیبن. یەکێک لە عادەتگەر کە هەیە ئەڵێن کە نانی بەیانی نیوەڕۆ ئێوارە ئەو وەکو عادەت دەراتوە، بەڵام ئەگەر حتا وعدەکانیش کەمەوەکەیتەوە جیا لە نانی بەیانی یعنی نانی نیوەڕۆ ئێوارە کەمەوەکەیتەوە شتێ بەناو میان وعدە دابنیت لەبین ئەوانە خواردن بێت ئەوە یەکێک لەو هۆکارگەرەسە کە سووە تەغزیە کەمە بێتەوە. ئەوەش بۆ بینەرانمان ئاشکارکەم خۆی ئەگەر دەرەجە بەنیش کردێت دیارە ئامار بگیرگێت ئەو دەرسەدەی لە وڵاتگەر تەوسعە یافتە کە لە سووە تەغزیە هەیە ئەگەر کەمترە بە چاو ئەو وڵاتگەرەی کە لەباری تەوسعە و اقتصاد و هانە خواردنەوە ئەوە نییە کە هەیەنەوە ئەخوەن ئەوە یەکە ئەو ڕژیم غەزاییانە ئەو وعدە غەزاییگەریانە 5 دانە تا 6 دانەسیانێت لەبین نانی بەیانی و نانی نیوەڕۆ چاشتاییان هەیە، نانی نیوەڕۆ ئێوارە 1-2 دانە میان وعدەیان هەیە، یا مکەمەلگەر غەزایی ویتامینگەر کە ئێمە بارها لە بەرنامە تەوسیەمان کردووە ئەنواعی ویتامینەکان سای گرگێ لە سەوزی و مێوە استفادە کردێ. خۆ بەگەریش ئەوە بەدەست ئەنازەی کافی نەبوو ئەتوانن لەوانەی کە دروست کراون بە شێوەی قورس و کەپسولە لەوانە استفادە بکەن. ئەگەر بۆ ئاخری بەرنامەکەیشمان من چەند شتێکی تر ئەگەر ماوێ من ئیزافەکەم بۆتان یەکێکی ئەوەیە کە بازێک ئەترافیان ئەوانەی کە هانە دەور و بەرمانە ئەگەر ئێمە مشاهدەمان کردکە تووشی ئەم حاڵەتی سووە تەغزیە یانێ کێشیاندا ئەبەزێت ئەبێ مشاورە بکرێت ڕانماییان بکرێت و پشگیری و حمایەتیش ئەتوانێت دەور و نەخشی بێت یا لەباری کۆمەڵایەتی و کەسانە وتمان ئەتوانێت کۆشگیر بن دووری بکەن لە جامع ئەمانە هەرچیەک لە تێکەڵی جامع بن هەم ئشتهایان باسترەبێ هەم مەیلیان بە خواردن باسترەبێ ئەوەیە کە هەم لەباری ڕەوانیەکەیشەوە کۆمەکەگرگن کە تووشی ئەو سووە تەغزیە نابن. معموڵەن پڕم بۆ لای دکتریش دواتانە ڕژیمە غەزایی بنووسێت و تەوسیەگەرێ بکات و دوایەوەش مکەمەلگەرێکە بڵێت ئەو مکەمەلگەرە کە مەوادگەر معدەنیە ویتامینەکانە ئەوانە استفادەکە. دیارە لە حاڵەتگەرێکیشە هەیە کە حاڵەتەکان شەدیدە ئەوەی تر وەزعیەتێکە کە ئەو کەسایەتی بەستەری بکرێت ئەو دیارە شاید لەو ئێمە بە چاو نەیبینین یان نەبێت ئێتر ئەو حاڵەتێکە کە لە سروم استفادا کردێ یانە لە تەرێخ دەمارەکانەوە سرومیان پێدەن
ئەگەر هەیە کەسانێکی تر بە حاڵەتی ئەو دیسفاژیە یعنی ناتوانن شت قوت بدەن ئەوەی تر یا لە پێسەوە مستەقیم بۆ ناو معدە یا جەڕاحیگەرێکە بێت معموڵەن بعضی جەڕاحەگەرێش کە هەیە بەتایبەت لەسەر معیدە ئەکرگێت یا بعضی لە جەوارح دەستگای گوارش دەرتێرن ئەبینن دوای ماوەیەک ئەو کەسە تووشی دابەزینی کێشە بێت ئەوەیەکە ئەو سرۆم و غەزایی و شتە لە ڕێگەگەر تریشەوە حتممە واردی لەشی ئەو کەسانە ئەبێ بکرگێت یانێ وەکو تەغزیەی وەریدی یا ئەوەی کە لە ڕێگەی لوتەوە بە سۆند بڕۆنە ناو معدە غەزای بێبن معموڵەنەوەنە دوای نەخۆشیەکان زۆرتر یا دوای جەڕاحیەکان زۆرتر خۆی نیشانەدات. بەڵام لە هەر حاڵات وەکو ئاخرین بەشی ئەم بەرنامەکە من عەرز خزمەتانەکەم ئەوەسەکە بەرگریە چۆن بەرگریکەین لە سووە تەغزیە وتمان باشترەوەسەکە وعدە غەزاییەکان لە سیان و زۆریکەین بیکەینە 5 یا 6 مایعاتە بەتایبەت مایعاتیش ئەتوانێەوە مایعاتێک کە تقریبان کالۆریان بێت یەکێک لەو مواردەی کە شاید ئیسە بڵێن سووە تەغزیە شاید لەو ناوچانەی کە ئێمە ئەژین کەمتر بێت مایعات یەکێک لەو مایعاتە چایە کە دیارە چایش مقدارێک کالۆری و کەسە دەکێ مەسرەفەکە زەرەری هەیە زۆر خواردنی قەند بەڵام یەکێک لەو حاڵەتگەرەکە خۆی بە کەمی نیشانەت ئەوەیە کە ئەو چایە بە قەنەوە خورگێت معموڵان غەزاگەرێکە نشاستەی هەیە وەکو برنج سێبزەمینی نان بەتایبەت نانەکان خۆی یا ماکارونی ئەمانە حتممە ئەبێت لە ڕژیم خواردنە بێت ئەمانە یارمەتی دەرە پس ئەوە ئەڵێنکە ئەو غەزاگەرێکە نشاستەیان هەیە نانە پەتاتەیە ماکارونیە برنجە شیرەمەنیەکانیش دەوری خۆیان هەیە نەخشی خۆیان هەیە من جارێکی تریش ئەڵێم کە ئەگەر ئەو حاڵەتە حاڵەتێکی حاد بێت ئەبێ سەردانی پزیشک بکرگێت بینەرانی خۆشەویست هەروەکە لە سەرەتای بەرنامەکە عەرزی خزمەتانم کرد چەند تاقیقێکی تازە لە ئەسڵی ترین مەجموعەی تاقیقات لەسەر تەغزیە لە بەرزیلە کرابوو شتەکان مهم بوو بەڵام شاید ئەوە نەبوو هەرەوە بوو بە باعیسەوە کە جارێکیش ئەو هەموو نەخۆشی و شتە ناویە بین نەخشی تەغزیە خواردنەکان لە دەوروبەری هەیە بەرنامەی ئەم هەفتەمان تایبەت کرد بە تەغزیە یا چارەسەرکردنی ببورن سووە تەغزیە و چارەسەرکردنی ئەو هیوادارم کە بەرنامەی ئەم جارێشمان جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بوو بێت لەلایەن خۆم و باقی ڕەفیقەکانم لە هەر بەشێکی تەلەڤیزیۆنەکە هەن ژیانێکی پڕ لە شادی و تەندروستی ئاواتی ئێمەیە.